بەهۆی قەیران لەلایەک و بێپلانی حکوومەت و وەزارەتی کشتوکەڵ لەلایەکی ترەوە ساڵانە لە کفریدا دەیان ملیۆن دینار کە بۆ ناشتنی نەمام و دارستان خەرجەکرێت بەفی ڕۆچێت. بەڕێوەبەری دارستان و پاوانی کفری ڕایدەگەیەنێت لەبەرەوەی وەزارەت لە کاتی خۆیدا کرێکاری گرێبەستیان بۆ دانامەزرێنێت بۆیە هەزاران نەمامیان لەناو ئەچێت و پارەی بۆ تەرخانکراویشیان بەهەدەر ئەدرێت. ئەو سێ پرۆژەیەمان نزیکەی 15,000 نەمامی تایە. ئەو 15,000 نەمامە ئەگەر بووایە و قەیران نەبووایە ساڵانە لە کاتی خۆیان گرێبەستی کرێکار و پاسەوانەکانمان بۆ نوێ بکرایەتەوە. ئێستاکە ئەمانتوانی فراوانتری بکەینەوە، ئەمانتوانی بکەینە نزیکەی 20,000 نەمام جێگەمان هەبوو، ڕێگەمان هەبوو. ئێستاکە ساڵانە بە لای کەمەوە بەس بەهۆی ئەوەی کە کرێکارمان نییە و 6مان کرێکار لێدا ئەبڕێ خزمەتی ناکە، ساڵانە نزیکەی 30,000 نەمامان وشکە بێتەوە. ئەو سێ پرۆژەیە نزیکەی 300 ملیۆن دیناری بۆ تەرخان کرا تەنها بۆ دروستکردنەکەی جگەلەوەی خزمەتکردنەکەی. لە کفری سێ پرۆژەی دارستان هەیە کە حکوومەت نزیکەی 300 ملیۆن دیناری بۆ خەرج کردووە، بەڵام ساڵانە لەو سێ پرۆژێدا هەزاران دار و نەمام لەناوەچێت چونکە وەزارەتی کشتوکاڵ لە 6 مانگی کۆتایی ساڵدا ئیمزای نوێکردنەوەی گرێبەستی کرێکارەکانیان بۆ ئەکات. ئەمە جگەل لە زیان گەیاندن بە ژینگە پارەیەکی زۆریش بەفی ڕۆبات. ئەو پارە سەرفەکرێ پلانێکی نییە کە تۆ پرۆژەیەکدا ئەنەی ئەبێ بەدادۆچوونی بۆ بکەیت. ئەو پرۆژەیە بۆ کوێ ئەگەیت بگەیەتە ئەنجامەکەی ناگەیەتە ئەنجام. هەر ئەو کاتە بە شێوەیەکی گەرم ئەو پارانە سەرفەکرێت، ئەو شێوەی بۆ دا ئەندرێت، بەڵام ئەنجامی نییە. لەم بە دوواداچوونەی کورتسات نیوزدا ئەومان بۆ ساغ بووەوە کە ئەگەر حکوومەت لە سەرەتای ساڵەوە گرێبەستەکان نوێ بکاتەوە نەپارە بە هەدەر ئەدرێت و نەدار و دارستان و ژینگەش ئەفەوتێن. ئەم دۆسیەیە ئێستا چاوەڕێی پێداچوونەوەی وەزارەتی کشتوکاڵە. سامانکەریم، کورتسات نیوز، کفری.